کەمتر لە یەک مانگ پاشڕاگەیانی سەرکەوتنی هێزە ئاسایشیەکان لە شاری مووسڵ عێراقیەکان خۆیان ئامادەکردووە بۆ هێرشکردنە سەر شارۆچکەی تەلعفەر لە ڕۆژاوای مووسڵ کە دەشێت شەڕێکی سەرەکی داهاتوو بێت دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی. معركة تلعفر ما أعتقد راح لو بڕوادانیم شەڕی تەلعفەر شەڕێکی گەورەی ئاڵۆز بێت. دوژمن زۆر خراپتێک شکاو و زۆری شتەمێکە گەمارۆ دراوە. شەو ڕۆژ لەلایەن هێزەکانی هاوپەیمانان و هێزەکانی عێراقیەکانیشەوە لێی دەدرێت. بەهۆی شەڕەکانەوە زۆربەی دانیشتوانی تەلعفەر ئاوارە بوون. سەرکردە لەشکریەکان دەڵێن زۆرێک لە پاشماوەکانی داعش ڕوویان کردووەتە تەلعفەر. احنا يعني من خلال الاستطلاع الجوي لە ڕێی چاودێری ئاسمانی و لە ڕێی هەندێک سەرچاوەوە چونکە داعش ڕێگان نادات هیچ کەسێکی سیڤیل بگاتە ناوچەکانی داگیری کردوون. هەر بۆیە بەپێی ئەو زانیاریانەی هەمانە لە 1500 بۆ 2000 تێرۆریست لە تەلعفەرن. سەرکردە لەشکریەکان دەشڵێن لەو داعشانەی لە پاش شەڕی مووسڵ بەهۆی گەمارۆکانەوە گیریان خواردووە زۆریان خەڵکی بیانین وەک لیندا وەنزەڵ تەمەن 16 ساڵ و بەڕێگەز ئەڵمانی کە پێدەچێت سێرەگرێکی داعش بوو بێت لە مووسڵ دەستگیر کراوە. دوای 9 مانگیش لە شەڕ دانیشتوانی ڕۆژاوای مووسڵ دەستیان کردووە بە هەوڵەکانیان بۆ ئاوەدانکردنەوەی ناوچەکانیان. ئەلبەتە ئەمەش بەبێ گرفت و تەگەرە نییە. نسبة الضرر في الجانب الأيمن بالمجاري أكثر من 80%. ڕێژەی زیانەکان بۆ نمونە لە ئاوەڕۆی ڕۆژئاوای مووسڵ زیاتر لە 180ە. چاکردنەوەشی کەوتۆتە سەر ئاستی پشتیوانی و هەروەهاش دابینکردنی دارایی و ئامێرە تایبەتەکان کە بەڕاستی دەکرێت بەڵام هیچیانمان نییە. بەڵام نەبوونی خزمەتگوزاریە بنچینەیەکان زۆر کەسی ناچار کردووە نەگەڕێنەوە زێدی خۆیان. الحالة المادية للمواطن باری دارایی خەڵک ئێستا خراپە، نەئیش هەیە نەکار هەیە، بازاڕەکان ڕووخاون. ئەگەر بازرگانی ئەم شەقامە و ناوچەی لەواسە بکرێنەوە ژیان ئاسایی دەبێتەوە. ئەو جا بۆ خزمەتگوزاریەکان ئەوە حکوومەت ناچار دەبێت بێت و دابینیان بکات. بەرەنجامە نەرێنیەکانی ئەو شەڕەی مووسڵ هەر لە بوونی ئاوارەکاندا نییە. بە هەزاران منداڵیش لەم ماوەی شەڕەدا لە باوانیاندا بڕاون یانی شەر هیچ نەبێ یەکێک لە باوانی لەدەستداوە. باوکی مریەم دەجێڕێتەوە لە چ ڕەوشێکدا بووە. ما كنت أصدق أشوفه مو بس هي حتى أهل كلهم. باوەڕم نەدەکرد مریەم و باوانیشم ببینمەوە. ئەوان لە ڕۆژاوای مووسڵ بوون و هەموو ڕۆژێک هەواڵی بردومانمان پێدەگەشت. یان دەگوترا داعش خێزانەکانی کوشتون. بڕوامان نەدەکرد جارێکی تر کە سوکارمان ببینینەوە. کارمەندانی دەستە و تاقمە فریاگوزاریەکان لە ڕێکخراوی یونیسف توانیویانە پاش ئەو دابڕانە زۆرە مریەم بگەیەنەوە خانەوادەکەی. کارمەندەکە لی پرسییم کوا باوکت. وتم لە ئوردوگای خازرا. دوای وتی دەتەوێت بچیت بۆ لای باوکت؟ وتم بەڵێ دەمەوێت. و ئیتر وتی بەیانی کاتژمێرنەوە دەتبەم بۆ لای باوکت. ڕێکخراوەکانی ئەرکی پاراستنی منداڵانیان لە ئەستۆیە تا ئێستا ناوی 3000 منداڵیان تۆمار کردووە کە لە کەسوکاریان دابڕاون و نزیکەی 800 منداڵیش کە باوانیان دیار نین. پێویستمان بە ئامادەکردی منداڵەکانە تا جارێکی تر ژیانیان دەست پێ بکەنەوە بەر لەوەی بچنەوە نێو کۆمەلگا. جا بۆیە ئەرکێکی زۆر لە پێشە، کاتێکی زۆر و سەرچاوێکی زۆریشی پێویستە و هەروەهاش خزمەتی تایبەت بەو مناڵانە تا بتوانن ژیانێکی ئاساییان هەبێت. پرۆسەکانی ئاوەدانکردنەوە و چارەسەریە تەندروستی و سایکۆلۆژیەکانیش دایان هێندەی خەرجی شەڕەکانی پێدەوێت و هەروەها کاتی زیاتریشی پێویستە بە بەراورد بە شەڕەوێرانکارەکان.